ڕاستیەکی دیکە ئەوەیە کە بەرەو پێشچوون و گەشەکردنی کۆمەڵگا بەبێ تەبایی بەبێ ئاشتەوایی شتێکی مەحاڵە، بەڵام ئاشتەوایی و تەباییش بەبێ سەسپاندنی دادگەری خەیاڵە. ئەوانەی باسی تەبایی وێک ریزی دەکەن چ لە هەرێمی کوردستان، لە عێراق، لە هەر شوێنێکی دنیا، با پێشێ مشوری دادگەری بخۆن. ئەگەر نا هەندێکی پڕ بێ و زۆربەی قڕ بێ، هەندێک خۆسەپێن بن و بە تەزویر و بە فرتوفێڵ و بە زەبر و زۆر خۆ بەسەر خەڵکدا بسەپێنن، کورسی حکومڕانی بەجێ نەهێڵن، خەڵکی دیکەش زەقەی چاوی بێ، ئەگەر وا بێ دادگەری نەبێت تەبایی چۆن پەیدا دەبێت؟ بەرپرسیارەتی ئەمانەتە، بەرپرسیارەتی سپاردەیە، بەرپرسیارەتی وەکو ئەنجومەن نوێنەران و پەرلەمان، وەکو دەسەڵاتی جێبەجێکردن و حکوومەت، وەکو دەسەڵاتی دادوەری، وەکو حکوومەتە خۆشەیەکان، هەموو پایە و پێگەکانی بەرپرسیارەتی ئەمانەتن. ئەمانەت دەبێت تەسلیمی خەڵکی شایستەی خۆی بکرێ، ئەگەر نا خیانەت کراوە بەو ئەمانەتە. خیانەت دەکرێت بە ئەمانەتێک کە تەسلیمی کەسێکی نائەهل دەکرێت، چونکە ئەمانەتە کە سەری بە زایە دەچێت، سەری بە فەتارەت دەچێت و ئەمانەتە زایە دەبێت.